میوانداری لایەنەی زاخۆ کرد لە درێژەی یاریەکانی هەفتەی 25 خولینایەبی کوردستان. گێمی یەکەمی یاریەکە ئاستێکی مامناوەندی بەخۆ بینی. لە چەند بۆنەیەکی کەمدا سیروان هەوڵیدا بە گۆڵی زاخۆ بگات، بەڵام هەرزوو بەرگریکارانی زاخۆ هێرشەکانیان بەرپەرشدایەوە. لە گێمی یەکەمیش یاریزانانی زاخۆ مەترسی کەوتویان لەسەر گۆڵی سیروان دروست نەکرد. گێمی یەکەمی یاریەکەش بە یەکسانبوونی بەبێ گۆڵ با کۆتا. گێمی دووەمی یاریەکە ئاراستەیەکی بەێستری بەخۆ وەرگرت. سیروان زیاتر هەوڵی دەدا بە گۆڵی زاخۆ بگات. لە دەستپێکی گێمەکەدا بەهادین بەکر هەوڵیدا گۆڵی یانەی زاخۆ بەژێنێت، بەڵام ستون ڕێگری لە تۆپەکەی بەهادین کرد. دواتر هەردوو تیپ چەند گۆڕانکارییان ئەنجامدا لە پێناو گۆڕینی ئەنجامی یاریەکە. ناو بەناو زاخۆ لە ڕێگەی هێرشالگەڕاوەکانەوە مەترسی لەسەر سیروان دروست دەکرد. سیروانیش هێرش بە دوای هێرش لە دەستی دەدا و نەی دەتوانی بە گۆڵی ئیمادی گۆڵچی زاخۆ بگات. لە کۆتا ساتەکان یارەکە نزیک دەبووینەوە و نزیک بوو زاخۆ گۆڵی سەرکەوتن تۆمار بکات، بەڵام ئەحمەد بەشار بووە فریادڕەسی سیروان و گۆڵەکەی بە خاوێنی هێشتەوە. دوای سێ خولە کاتی زیادکرا و یوسف سایدی ناوژیوان کۆتایی با یارەکەی ناو هەردوویانە بەبێ گۆڵ یەکسان بوون. والله بصراحة يعني عم بو سي نقطة ياري هاتبين يعني وما همي بيكل كلام بو سي نقطة ياري بين إنسان يعني خولا هرمي يعني ناطرش هذا كافتني أسر ما تبي أم بشكل هاريوان بيجي كم شغل عراق قديم بشكل هاريوان بيجي ببين دفع معنوي بونا بس خود توفيق أمانة دا يعني وديد ما فرصة جمعة شيء بينام قول يمكن بس خود توفيق نادا هركش ما نقطة قواركس لە ڕاستیدا ئامادەکاریەکەمان بۆ بووکەوە ئێمە بتوانین سێخاڵی یاریەکە بەدەستبێنین، بەڵام کە چینە کە شوهای یاریەکە بە تایبەتی هەنێ مرکزمان نەقص بۆ هەنی یاریزانیشمان ئیسابە بوو، ئەمە تاسیرێ بوو لەسەر فێرقەکەمان، بەڵام سوپاس بۆخوا ئێمە توانیمان خاڵێ بەدەستبێنین. ئێمە ئێستا سەدارین، ئەمانەی بەس تەوازنی خولەکە ڕاگرین لەخوا بەزیاوێ کە خاڵێکمانێ ناو منافەسەکانیشمان نیان بردوێتەوە. ئەمە زۆر باشە بوو ئێمە چونکە هەم مەرحەلەیەک نزیک بنێتەوە لە کۆتایی، هەم خاڵەکانیشمانیش نەقسی نەکردو لەگەڵ دووەمی ڕیزبەندی کە هەندرێنە ئەویش تعادل بووە. ئینشاءالله بتوانین ئەو یاریانەی کە ماومانە ئەگەر بتوانین ئینشاءالله دوو یاریش بتوانین فەوز بێنین لە یاریەکان، ئێمە ئینشاءالله بینە پاڵەوانی خولینایە. بەم یەکسانبوونەش سیروان تەنها خاڵێکی دەستەبەر کرد بۆ یەکسانبوونی هەندرێنیشەوە پارێزگاری لە جیاوازی شەش خاڵی نێوانیان کرد. زاخۆش لە پلەکانی کۆتای ڕیزبەندی خولینایەبی کوردستان ماوەتەوە.